قوتابی داستان سالم عبدالله قوتابی لە ئامادەیەک لێڤەری نەحکومێ ئەم ساڵ توانم کۆنمرێ 90.29 بەدەست بێنم سەرتا سوپاسخوای گەورە دەکەم وەجە دایکم باوکم و ئامادەیەکەم کە بەڕاستی لەگەڵما دوو بوون و زۆر سپاس. من قوتابی محەممەد سەلیم عەبدوڵڵا ئەلحەمدولیللا توانیم نمرەیەکی بەرز بەدەستێنم سەرەتا زۆر سوپاسخوای گەورە دەکەم ئینجا ئامادەیەک لێڤەری نەحکومی و دایک و باوک و مامۆستاکانمان زۆر سپاس.